بەڕێزان سڵاو لە ئەڵقەیەکی نوێی ڕۆژمێری هەڵبژاردن ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری سلەیمانیەوە لەگەڵتانین. بانگەشەی هەڵبژاردن گەرم بووە، چەند ڕۆژێکە دەستی پێکردووە، جگە لەوەی هیچ کون و کەلەبەرێک و شەقام هیچی نەماوە، هەمووی بۆ بە پۆستەری کاندیدەکان. بەڵام بۆ ئەم شەو قسەمان لەسەر دروشمی لایەنەکان و قسەی کاندیدەکانیشە. ئەم دروشمانە چیمان پێ دەڵێن؟ ئەم دروشمانە ئایا بۆ خۆڕاگریە بۆ خەڵکی کوردستان، بۆ پاراستنی هەرێمی کوردستانە، بۆ پاراستنی ئەو دەستکەوتانەیە کە لە 100 ساڵی ڕابردوودا بە خوێنی شەهیدان، بە فرمێسکی دایکی شەهیدان و کەسوکاریان ئەم هەرێمە دروست بووە. ئەم هەموو دژایەتی هەرێمە بۆچی لە کاتێکیشە قسە لەسەر بانگەشەی هەڵبژاردنە؟ ئێمە وەکو وتم بۆ ئەم شەو لەسەر دروشمی لایەنەکان قسە دەکەین. میوانمان هەیە، لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتریش قسەکەین، گفتوگۆی زیاتریشی لەگەڵ داکەین. میوانەکەمان زۆر بەڕێز زانا تۆفیق بە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. کاکزانە زۆر بەخێر بن، گەلێک سوپاس بۆ بەشداریتان لەگەڵمان. بەڵێ بەڕێزان، پێشەوەی درێژە با گفتوگۆکانمان بدەین لەگەڵ کاکزانە. هاوکارانمان کۆمەڵێک لێدوانی هاوڵاتیانیان بۆ ئامادە کردوین سەبارەت بە دروشمی لایەنەکان. جا دوای ئەوە دێنە سەر قسەی لەگەڵ میوانەکەمان. با پێکەوە بینەری بین. زۆر گەمان لەو دروشمانە بووە، بەڵام کاتێککە یێتە سەر جێبەجێکردن جێبەجێ بێ بەداخەوە پەیامەکان هیچ ڕوون نییە. پەیامەکان دەردی تۆڵی جاران باسی هەموو چین توێژەکان ئەکرا، اینجا جێبەجێژ نەبوون. اینجا ئێستا کە ڕوونیش نییە، هەر جێبەجێ نەبوون. ئێمە کە باس لە هەڵبژاردنەکەین وانزانین بۆ بانگەشەی هەڵبژاردن تەنها بە جوێنان و قسەی ناشرین و ئیهانەکردنی بەرامبەر بنگەهێنین. خۆی ئەمە بابەتێکی خراپەوە، قورسیشە لە ناو کۆمەلگایە. دروشمەکان هەمووی باس لە هێز و قووەت و ئەم بابەتانە ئەمە چەندێت تەسیری هەیە لەسەر منی هاوڵاتی کە لە ماڵەوە دانیشتوم. ئەڵم بە پێچوانەوە ئێمامانتوانی هەندێک دروشمی خزمەتگوزاری بۆ کۆمەلگا. خۆی هەموو ئەو حیزبە سیاسیانەی بە معارەزەشەوە بۆی کە لە ناو حکوومەتتا کاری کردووە، خەڵک زۆر باش ئەیان ناسێەوە، ئەزانێت چیان کردووە. ڕەنگە لە ئێستاە هەندێک بابەتی تر ئەهێن نەکارەوە کە خۆیان چیان کردووە بۆ ئەوەی ئێستا ئەگەر منی هاوڵاتی دابنیشم بزانم ئەم حیزبە چی کردو با بەرنامەکەیم لە بەردەستاوایە. بەرنامەکانیان دیار بێت تا بڵێم، نەگەوی بڵێ من چی ئەەکەم بۆ مستەقبل. من ئێستام ئەویست لەسەر ئەوەی کە کارەکانت کردووە، من لەسەر ئەوە بەنگ بەتۆ بە. من بەداخەوە لە هەڵبژاردنە نەک هەر ئەو دروشمانی کە جۆرێکە لە هەڕەشە، بەڵکو ئەو دروشمانەشی کە گفتی خۆش و مژدەی خۆش ئەدا بە خەڵکی. من پێم وایە زۆری فریوکارانەیە، زۆری ئەوەیە کە با بڵین بەجێ ناهێن، تەنها بۆ ئەوەیە سندوقەکانی دەنگدان گەرم کەن و لە ئەژماری دەنگدانە زیاتر بهێنن، کە بەداخەوە زۆر و کەمیش هەموو شتێک نییە. بەداخەوە لە مەیدانی کردەوەدا چی بکرێ و چی نەکرێ ئەمە پێویستە. ئەکرێ پێشبینی کراوە کە زۆر جار ئەو دروشمانە لەگەڵ دەستپێکی هەڵمەتا دەستپێ ینی بڕۆن بەم شێوەیە بڕۆن، لەوانەیە وردە دروشمەکان بگۆڕدرێن، یان مەسان دروشمی تر هەبێت، بەڵام بە کۆی گشتی ئەوەی تێبینیمان کردووە دروشمەکان توندن بەعام. خۆش بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو لێدوانانە. زۆر باشە، دەگەڕێن و لای میوانەکەمان و قسەی زیاتر، گفتوگۆی زیاتر سەبارەت بە دروشمی لایەنەکان بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان دەکەین. کاک زانە، تۆ لێدوانی هاوڵاتیانت بیدنی، بەڵام پێشەوەی من بپرسم، دەمەوێت لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەم. ئێستا زۆربەی لایەنەکان ئەوانەی بە خۆشیان دەڵێن ئۆپۆزیسیۆن، ئەگەرچی تەواوی ئۆپۆزیسیۆن ئەوان هەموویان کۆبکەینەوە، ئەوەتەی هەن، ئەوەتەی دروست بوون، 15 کورسیان لە پەرلەمانی کوردستان نییە، کەمتریش لەوە. واتە ئەوان کەمترن لە 15. خۆ ئەگەر تاکتاک وەریشان بگرین، هەندێک لایەن هەیە 1 کورسی یا 2 کورسی، زۆر 3 بۆ 4 کورسی هەیە، بەڵام ئەوە ڕەت دەکاتەوە کە لایەن هەیە. بۆ نمونە وەکو پارتی دیموکراتی کوردستان، وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان، 40 کورسی، 45 کورسی، 30 کورسی، ینی واتە نیوەی کۆمەلگایان لەگەڵە. ئەمانیان قبول نییە، خۆی بە 2 کورسیەوە قبوڵە. بەڵام
لەوەش خراپتر وشەی دەسەڵات زۆر بەکاردێ. من دەمەوێت بزانم ئێوە جەنابتان لەسەر ئەو وشەیە دەڵێن چی؟ ئەوان دەسەڵات وەکو وشەیەکی ناشرین بەکاردێنن بە بەردەوامی دەسەڵات کە خراپە، ئەگەر لە دەسەڵاتیش نزیکبیتەوە خراپە، بەڵام سەیرەکە لەوێدایە ئێستا هەڵبژاردنە، بانگەشەی هەڵبژاردنە، خۆی هەوڵ بۆ دەسەڵات دەدا. ڕای تۆ دەسەڵات ناشرینە، ئەگەر ناشرینە بۆ بەشداری هەڵبژاردنەکەن. پێشێکی سپاس بۆ بەڕێز سڵایەکی گەرم بۆ بینەرانی کەناڵی کورسان 24ەیە. دیارە من کاندیدم بە ژمارە 28 پارێزەرم فێم و تێزانای تۆفیقی نووری بەک لەسەر لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی. ئەوەی جێگای سەرنجە ئەوەی کە من دیقەتم ماوە بەڕاستیەکەی لەم پرۆپاگەندەیە کۆمەڵێ مفردات و کۆمەڵێ مستەڵەحات بەکاریە کە ئەسڵەن ئەمەی فۆرمی سیاسی واتە حیزبی سیاسی نییە. ئەگەر سیر بکەین بە دیقەتەوە سیر بکەین چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە وڵاتانی دەرەوە وڵاتانی پێشکەوتوو ئەگەر سێری ئەو دروشمانە بکەین ئەمانە دروشمی بەڕاستی حیزبی سیاسی نی. هیچ حیزبێک نییە کە سۆسیال دیموکرات بێ باسی ئەوە بکە بڵێ من تێشیم ئەیڕوخێنم وەریە دێمەسەرەوە کاکزانە ببوورێت دێمەسەرەوە هێواش ئێمە هەوڵەدەین دروشمی هەموو لایەنەکان وەربگرین. ئێوە بەربژێری پارتی دیموکراتی کوردستانن کەواتە با لە دروشمی پارتیەوە دەست پێ بکەین. دروشمی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە تەنها 4 وشەیە، دەڵێ ئارامی و ئاوەدانی، پێکەوەی و خۆڕاگری. ئەگەر وشە بە وشە بزانم ڕای ئێوە لەسەر ئەمە چێ وشە بە وشە چواتایجە؟ بەڵێ ئارامی لای ئێمە پارتی دیموکراتی کوردستان وەکو مەبدە بڕای بە پاراستنی ئاسایشی کۆمەلگایە، ئاسایشی باڵین خەڵکی کوردستان هەیە. ئێمە لەو متەڵەقەوە بڕوامان بە ئارامیە، لەوەی کە بڕوامان بە خۆڕاگریە بەرامبەر بەو تەحەدایەتانی کە هێتە سەر هەرێمی کوردستان و قەوانین مەبەست لەو پیلانانەیە کە دژی هەرێمی کوردستان بێگومان مەسلەی پێکەوەی بڕوامان بە پرۆلالیزمەیە، بڕوامان بە تەعەدودێتە، بڕوامان لە ئەسڵا بڕوامان بە مەبدەئی دیموکراسی هەیە. چونکم ئێمە بڕوامان بۆیە کە بۆ گەل دروست بووین، بڕوامان هەیە کە بۆ خزمەتی هاونیشتیمانیان دروست بووین. مادەم ئێمە ئەم قەناعەتەمان هەیە وەکو مەبدە وەکو استراتیج ئیشی لەسەرەکەین، ئەبێ لێرەشا بڕوامان بە پێکەوەی هەبێت بە تەعەدودێتی حیزبی هەبێت بەوە هەبێت کە ناوەندی پەرلەمان یەکێکە لە ناوەندە گرنگەکان تەنیا ئەم ناوەندی پارتی دیموکراتی کوردستان نییە بەڵکوهینی سەرجەم لایەنە سیاسی. بەڵام کاکزانە یان ئەگەر لەبیرت بێ ئەوانەی ئەو لایەنانی کە بەخۆشیان دەڵێن ئۆپۆزیسیۆن و هەندێک لایەنی تریش پێکەوەییان تا ڕادەیەک کاڵ کردەوە و شەقیان پێبرد ئەو لایەنانی کە لە هەرێمی کوردستان دەژین، ینی مەسەرەن ئەوە کریسیانەکانن، تورکمانن، ئێسدین، تەنانەت ئەو 11 کورسێشان لەوان کەم کردەوە کەواتە ئەوان بڕۆیان بە پێکەوەژیان نییە. خۆی نقطەیەکی حەزەکەم ئاماژەی پێ بدەم لەگەڵ بەڕێستا لە هەرێمی کوردستانە ئەگەر سەیری دروشمەکان بکەین، ئەگەر سەیری مانڤێستی حیزبەکان بکەین بۆ ئەم هەڵبژاردنە سەیریەکەین تەنیا پارتی دیموکراتی کوردستان خاوەنی پڕۆژەیە، ئەمانی تر خاوەنی پرۆژە نین، ینی جیاوازەکەی ئێمە لەگەڵ لایەنە سیاسەکانی ئەوەیە ئێمە کۆمەڵە سەوابت هەیە کە بڕوامان پێێتی وەلەی لا نادەین و حەزەکەم شتێکێ زۆر بە ڕاشکاریەوە باس بکەم. ئێمە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی ئامۆژگاری کردوین و فێری شتێکی کردین، پێی وتی لە بینی کوردستان و پارتیا کوردستان هەڵبژێرن، لە بینی خۆتان و پارتیا پارتی هەڵبژێرن. ئێمە لەسەر ئەم مەبدەئای ئیشەکەین. ئەو لایەنانی کە لایەنی کە هەیە کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە ڕێکەوتنا بووە، لە حکومەتا بووە، لە دەسەڵاتە بووە، پشی هەبووە، لە هەموو شوێنەکانە دەسەڵاتی هەبووە و پۆستی هەبووە. ئێستا ئەو بە وشەی دەسەڵات وابشانی هاونیشتیمانیانە کە دەسەڵات و شەیەشی ناشرینە، دەسەڵات قۆڕکاریە، بەڵام باشە ئەوان بۆچی هاتوونەتە هەڵبژاردنەوە؟ ئەم پرسیارە دەبێت خەڵکی کوردستان لەو لایەنە سیاسی بکات. ئایا کە تۆ دەسەڵات ئەمەندە ناشرینە ئەم هەموو وتافات و پروپاگەندە و سلەیمانیان کردووە بە وەزعێک تاڵەمان لە سلەیمانیانە ئاشتی کۆمەڵایەتی ماوە پروپاگەندێک بەڕێوەچێک کە دوورە لە هەموو عورفێکی نێودەوڵەتی و عورفێکی کۆمەڵایەتی و عورفێکی سیاسی. ئەمەیە وای کردووە کە ئێمە جیاوازین لە هەموو لایەنە سیاسی. زۆر باشە کاکزانە بابێنە سەر دروشمی یەکێتی نیشتیمانی یەکێک لە دروشمەکانی دەڵێ کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێن دێنین، بەڵام ئەوەی هەیە لە 92 تا ئێستا بە کابینەی نۆ هەمیشە جێگری سەرۆکی هەرێم یەکێتیە، جێگری سەرۆکی حکوومەت یەکێتیە، وەزیری ڕۆشنبیری یەکێتیە، وەزیری کشت و کاڵ یەکێتیە و تاڵەبانیشە، وەزیری پێشمەرگە
یەکێتیە ئەو بێژگە لە بریکار و ئەوانە بەڵام پرسیارەکە ئەمەیە بەڕای تۆ کە دەڵێ دەسەڵات ینی کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێن دێنین کامەیە خۆسەپێن ئایا خۆشیان ناگرێتوانی خۆیان بەشێک نیێن لەو دەسەڵاتە خۆسەپێنە ئەگەر خۆسەپێن بێ خۆی یەکێک لە کێشەکانی هەواڵانی کەتیشمانی کوردستان ئەوەیە ئەوەی کە بە دروشمەیڵێن لە واقع ئاخۆیان بڕایان پێنیە و یەکێکیش لە کێشە ئەساسیەکانیان کە لەگەڵ پارتی دیموکراتی کورسانە دێنە ڕێکەوتنەوە خاوەنی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەنی دەزانی کاکفەرە لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆری دەسەڵاتی دارایی دەسەڵاتی سەربازی دەسەڵاتی سیاسی لا یەکێتی نیشتمانی کوردستان بووە خۆ ئەمە واقعە خەڵکی کوردستان ئەمەندە بێ ئاگا نییە معقول نییە خەڵکی کوردستان بێت قەناعەت بە حیزبێکی سیاسی بکە کە لە ساڵی 92ەوە هەتاکو ئەم کات و ساتەی کە من لەم بەرنامەی بەڕێستا لە هەموو جمگە ئەساسیەکانی هەرێمی کوردستانە دەسەڵاتیانە بووە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر لەلایەکەوە گەندەڵی تێدا بوو بێت تێدا نەبوو بێ ئەوان پشتێکی گەورەیان بەرکەوتووە ئێستا چۆنچۆنیەن ئەم دروشمانە بەرامبەر بە خەڵکی کوردستان بەکارێن و دایانێ خۆڵکەنە چاوی خەڵکی کوردستان و کە ئەمان لە شوێنی کیا بوون و ئەمان لە ناو دەسەڵاتانە بوون ئەمان کێشەیشانەیە ئەمان بە کوردی وشەیەکی خەڵکی سلێمانی زۆر بەکارێنێ ئەڵە گۆشت و گۆشتاوەکەیانەیە بەڕۆژ لە حکومەتان بەشەیش لە ئەیانێ ببن بە ئۆپۆزیسیۆن کە ئەمە لە میتۆدی سیاسی هیچ وڵاتیشی دنیاە دانیە تۆ یا دەسەڵاتیت یاخود بەڕێڵسکاری بەرامبەر بە حکومەت بەڵام ئەمان هەموو میتۆدەکانیان گۆڕیوە هەموو ئەو بابەتانیان گۆڕیوە کە لە دنیادا کاری پێدەکرێت لە علومی سیاسیا کاری پێدەکرێت ئەمان هەمووی پێچەوانەی هەموو ئەم عرف و عادەتانن کە بەداخەوە نابوو بێت باش کاک زانە بن پێشتریش ئاماژەم پێدا و واقعەکە ژوامان پێ دەڵێ پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی هەیە زۆرینەی خەڵکی لەگەڵایە ئەندام و کادر و لایەنگرێکی زۆری هەیە بە پێی ئەو ئامارانی کە هەشە دیارە پارتی ئەم جارش دیسانەوە دەبێتەوە بە حیزبێگومان بەڵام پرسیار ئەمە نییە پرسیار ئەمەیە ئەو لایەنانەی کە ئێستا دژایەتی پارتی دەکەن یاخ دژایەتی دەسەڵات دەکەن دواتر قسەیەکەیە لە کوردیا دەڵێ ئەگەر شەڕیشت کرد بەشی گلەیی دوا ڕۆژی تیا بێڵە چۆن دەچن دواتر خۆ ئەمە واقعەکەیە دواتر چۆن دەچن لەگەڵ پارتی ڕێیەکەون کە پۆستیان بەرکوێ خۆی کێشەی ئەمانەوەیە کە مۆراڵەتی سیاسیان نییە ئێمە لەگەڵ وەکو لە ناو پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێکی سیاسی لەگەڵ یانە سیاسەکانی کە بە تایبەتی بەڕاشکاییش بڵێم هەواڵانیشی تیشمانی کوردستان بۆ جیاکرینەوە کە لە ڕووی مۆراڵەتی سیاسی ئێمە جیاوازین ئێمە کۆمەڵێک بابەت هەیە کە بڕوامان پێێتی ئێمە تەجاوزات ناکەین من حەزەکەم نمونەیەک بۆ بەڕێزە باس بکەم لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بە پلان هەموو پۆستەرەکانی ئێمەیان دڕانوە لەم شارەدا یعنی تۆ بێی پۆستەری لایەنێکی سیاسی کە خاوەنی 45 کورسی بووە و لە ڕێکەوت نابووی لەگەڵیا لە هەموو قۆناغەکانە لەگەڵ پارتی دیموکراتی دوای یەک لایەن دڕاندوێتی من ئەوەی من ئاگادار بم زۆرینەی پۆستەرەکانمان کە دڕێنراوە لەلایەن لە ئەو لایەنە سیاسیەوە دڕێنراوە لە بەرامبەر ئەوەدا ئێمە ئامۆژگاری کراوی لە ناو پارتی دیموکراتی کوردستانە پێیان وتیانە ئەگەر پۆستەرەکانی ئێوەیان دڕان و پۆستەری ئەوان کەوتبوو تۆ پۆستەرەکانیان هەڵواستە زۆر لەبەرەوە من ئەم نمونەیە بۆیە باز دەکەم ئەمەیە مۆراڵەتی سیاسی ئێمە بڕوامان بە ململانی سیاسی هەیە بڕوامان بە ململانی هەڵبژاردن هەیە بەڵام لەسەر چ ئەساسێک لەسەر ئەساسە استراتیجیەکان لەسەر ئەساسێک کە تۆ چ پرۆژەیەک کاکزانە پێت وایە لەم هەڵبژاردنە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان جارێکی کە لە سلێمانی دەنگێکی زۆر بەدەستێن دەڵێ ئێمە ئەمە مۆڕاڵمانە ئێمە ئاوا کار دەکەین پێشبینیەوە دەکەن زۆر بەڵێ پێشبینی ئەوەکەین و سەوتەکانیشمان زۆر زیاد دەکات ئێمە خاوەنی قەواعیدێکی زۆر ثابت و خۆڕاگرنی لەم شارەدا ئێمە ئێستا بۆ ئەم هەڵبژاردنە پلانێکمانەیە پلانەکە 14 سەکتەرە و شاری سلێمانی بووە بە سنتەری ئەو 14 سەکتەری پارتی دیموکراتی کوردستان کە دەوێت لە داهاتوودا لە ناو پەرلەمانی کوردستانە لە خۆلی شەشەمە تەنانەت لە ناو حکومەتی ئیشی لەسەر بکە ئەمە یەک دوو تەجربە هەیە ینی تۆ کە سیاست دەکەی سیاست بەشێکی بریتیە لە گفتار بەشێکی بریتیە لە کردار بەشێکی بریتیە لە ئەزمون لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا هێزێکی سیاسی لەم شارەدا باڵادەست بووە لە ناو مؤسساتەکانە ئێمە باڵادەست نەبووین لە ناو شاری سلێمانیە ئێستا خەڵکی سلێمانی یعنی من خۆم لەم خولی شەشەمەوە کۆتایی بە دوو زۆنی دێنن ئێمە لە ئەسڵەن هەر بڕوامان بە دوو زۆنی نەبووە ئەمان باسی دوو زۆنیەکەن ئێمە بڕوامان بە یەک حکومەتە بە یەک پەرلەمانە بە یەک هێزی پێشمەرگەیە ئێمە بەم متەڵەقەوە بەم ڕوانگەیەوە بەم دیدگا سیاسیەوە سیاسەت دەکەین بەڵام
ئەوەی کە جێگای داخەوەی جێگای ئەسەفە لایەنی بەرامبەرمان لە دوای من ئەمە بە ئەکیدی ئێڵێمەوە لە دوای ئەم هەڵبژارنەوە خۆیان بە هاوپەیمانی ئێمە بینەوە دێنەوە لای ئێمە داوای پۆست و پایاکەنەوە لای ئێمە بەڵام پرسیاری واقعی کە پێویستە خەڵکی ئەم شارە و خەڵکی کوردستان لەو هێزە سیاسی بکە بە چوون ڕوویەکەوە تۆ دێیتەوە لای پارتی دیموکراتی کوردستان و واستە ئەەکەیتەوە کە جێگری سەرۆکی حکومەت و کە وەکیل وەزیر و کە وەزیر وەرگریتەوە ئەمە دوورە لە هەموو عرف و مۆراڵەتێکی سیاسی زۆر باشە کاک زانە جەنابیشت بۆ خۆت لە ئەوروپا ژیاوی تا ڕادەیەک ئەگەر هیچ فێر نەبوو بی فێری دیموکراسیەت و ژیانی دیموکراسی لایەن هەیە لە کوردستان بە دیاریکراویش لە سلەیمانی کەس نازانێ لە چۆ هاتووە چۆن هەڵتۆقیوە لە پڕێکە بۆ بە کوڕێک ئێستا کە هیچ دەسەڵاتێکیشی نییە بڕوای ئەستەن بە دیموکراسیت نییە تەنانەت گەیشتوێتە ئاستێک سوکایەتی بە کاندیدی پارتی و یەکێتی و دەنگدەری ئەوان دەکە تەنانەت بە نیوەی خەڵکی کوردستان ئەگەر وا بڵێن زیاد لە نیوەی خەڵکی کوردستان کەسێک یا لایەنێک بەم جۆرە بێ بڕوای بە دیموکراسیت نەبێت لە هەناویە دیکتاتۆریەت و دژە کوردبوونیشی هەڵگرتە بێت تۆ بەمانە ئەڵێ چی ئەمە ئەجێندای دەرەچی بە دیاریکراویش بە ئەگەر بەڕاشکاوانە بیڵێن ئەجێندای عێراقی جێبەجێ ناکەن بۆ لە ناوبردننی هەرێمی کوردستان بڕوان پێ بکە من پارێزەرم من یاساناسم من دیبلۆمێکی باڵامەیە لە یاسایە بەکەلۆرۆسی شمەیە لە یاسایە بڕوان پێ بکە ئەمە لە هەرچە وڵاتێکا بێت ملاحقاتی قانونیەکرێت دەبێت ڕوبەڕووی دادگای بکەیتەوە وە سزا ژوەرەگرێت چونکەم یەک بەپێی ئەو یاسا بەرکارانی کە ئێستا لە عێراق و هەرێمی کوردستانە کاری پێگرێت لە دادگاکانە بەپێی یاسای کۆمسیۆن ئەو کەسێک کە ئەوانە دەڵێت ئەبێ ڕوبەڕووی یاسا بکرێتەوە و عقوبەکەشی سزاکەشی زۆر قورسە و دەبێت ئیجازەی بەشداربوون لە پرۆسی هەڵبژاردننی لێوەربژیرێتەوە دەبێت ئەو ئیجازەی کە یایەنەتێ وەکو حیزبی سیاسی دەبێت جاریکە لی وەربژیرێتەوە هەڵبوەشێنرێتەوە اینجان دوایەوە خۆشی وەکو تاگ وەکو شەخص ڕوبەڕووی یاسا بکرێتەوە بەڵام بەداخەوە منەڵم لەبەرەوەی عێراق وڵاتێکی دامەزراو نییە کە من خۆم هەر بڕوان بە عێراق نییە بە سەراحەت بیڵم لە بەردەمی بینە من بڕوان بە عێراق نییە عێراقێک کە بە درێژایی تاریخ میلەتی کوردی چەسانۆتەوە ئەنفالی کردو 1000 بەرزانی کردووە حەلەبچەی بە کیمیایی لێداوە ئێساژەم نموزەجەیە کە ئێمە دەیبینی لە عێراقا تۆ بێ ئەجندای وڵاتێک یا سیاسی فاشیلەکانی عێراق لە کوردستان ئەپتێ جێبەجێ کە توکتێ قوارەی هەرمی کوردستان هەڵوەشێنیتەوە لە ڕێگای چەند ئەندام بەناو پەرلەمانێکەوە لەناو پەرلەمانی عێراقا دۆسێ پێشکەشکەیت و داوای ئەوە بکەیت کە قوارەی هەرمی کوردستان نەمێنێت ئەمە ئەم پرسیارە من بۆ شمانیان و بۆ خەتی ئەم شارە بەجێڵە چۆن دەبێت ڕێگا بدرێ و چۆن نەبێت دەنگ بێنێ و چۆن نەبێت دەنگی پێ بدەیت باش کاک زانە ئەم دروشمانی کە هەیە ئێستا دەیبینن لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بەڕای ئێوە تا چەند کاریگەری لەسەر تاچی دەنگدەر دەبێت لە کاتێکدا دەنگدەر لە هەرێمی کوردستان ڕەنگە گلەی و گازەندە نەک ڕەنگە بە تاکید گلەی و گازەندەشی زۆرە باش ئەمە تا چەند وا ئەکات دەنگدەر لە دەنگدان پاشگەز بێتەوە یاخود جۆرێک لە دڵڕاوچەی بۆ دروست ببێت کە نەچێت دەنگ بدا ئەم دروشمانە بۆ چییە بۆ منەوەی خۆشحاڵم بەوە ئێستا خەڵکی کوردستان هوشیاری دەنگدەر لە ئاستێکی زۆر بەرزایە مەسەلەن من بە ئەزمموی خۆم ناو قسەیە من سەردانی زۆر ناوەندم کردووە سەردانی زۆر کەسایەتیم کردووە سەردانی خەڵکی هەژار کەم دەرامەت کاسب هەموو چین و توێژاڵەکانی ئێمەم کردووە کاتێک کە جەدەلیان لەگەڵاکەی باسی دەنگ دەکەی پرسیارێکەیە زۆر جدیەکەیکەن ئەڵێ تۆکو شەخص تۆ کاچیتە پەرلەمان و پرۆژەت چییە جگە لە پرۆژەی حیزبەکەت تۆ چی دەکەی ئەمە مانای ئەوەیە ئەم دروشمانە دروشمەی کوردەڵە تەپڵی بەتاڵە ینی ناوەرۆکی نییە ینی گفتێکی بێ ناوەرۆکە تۆ کە دەچی داوای دەنگی لەکەی مەسەلەن من حەزەکەم نمونەیەک باس بکەم من کوڕی شەیدم و شانازیش بە شەید بوونی مکە کوڕی شەید و شانازی بە شەید بوونی باوکمەوەکەم کە دەچم من بەخۆ مەڵم کوڕی شەیدم ئەڵێ نا تۆ کوڕی شەیدی ئەمە بخەرە ئەورا تۆ خۆت وەکو شخصی وەکو کارکتەر وەکو توانا وەکو کەفاعەت سبینە کە چوتە ناو پەرلەمانەوە چی بۆ ئەم میلەتە ئاکەی تۆ خەڵکی ئەم شاری سلێمانی سبینە تۆ ویتە ئەندامی پەرلەمان لە ناو پەرلەمانی کوردستانە پرۆژە چییە بۆ ئەم شارە بۆیە منەمێ بێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزێ هەموو ئەو دروشمانە دروشمی مزەیەفن یعنی دروشمی ساختن ئەو دروشمانن کە ئێستا زۆر کەم ڕێژەیەکی زۆر کەم دەنگدەری کورد بڕوای پێ دەکات من چوومەتە ناو قوڵایی پرۆسەکەەوە کە تۆ دەچیت جگەل لە باسکردنی
پرۆژەی بڵین 190 حیزبەکەت باش. لێ دەپرسێت ئەڵێ تۆ ئەم دروشماڵەی تا چه ئەندازیەکە توانی جێبەجێکەی لە ناو پەرلەمان واتامیەوە بڵم ئەم وشانی کە بەکارێت من تەڵەن ناوی نانم چەمکی سیاسی مە چەمکی سیاسی نییە لە علومی سیاسیات ناوترێت چەمکی سیاسی ئەمانی کە بەکاری ئێنن بڕوان پێ بکە هیچ کاریگەریشی دروست نەکردەوە سەدەنگدەری کورد بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی چون خەڵکی شاری سلێمانی و دەوروبەری شاری سلێمانی کۆمەڵێک ینی دەنگدەر یا خەڵکێکن کە ئاستیکی ڕۆشنبیری و کەلتوری بەرزیان هەیە من پێم وان نییە بە دروشتێکی مزەوەری لایەنێکی سیاسی یا کارێکتەرێک کەس نازانە ئەسڵ و فەسڵیەکەوە هاتووە کاریگەریەوە بکاتەوە نەچە دەنگدا زۆر باشە کاکزانە ئەمڕۆ زاگرۆس فەتا لە دیدارێک لە دیمانەیەکدا لەگەڵ کەناڵی کوردستان 24 بە ڕاشکاوانە دەڵێ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان مەبەستێتی پۆستی زۆر زیاترمان داوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئیستیحقاقی خۆی زیاتر پرسیارەکە ئەمەیە دوای ئەم هەڵبژاردنە ئەگەر پارتی زۆرینەی کورسیەکانی هێنا کە هەموو راپۆرتەکانیش و لێکۆڵینەوەکانی دەڵێن زۆرینەی کورسیەکان بەدەست دێنێ پارتی جارێککە ئامادەیە هەمان بە هەمان پێودانگ مامەڵە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بکە ئەگەر لە من پرسی وەکو پارتیەک من داوام لە قیادی خۆمەیە داوام لە سەرۆکەکەی خۆمەیە ئەم جارە پێویستە پێداچوونەوەی بکاتەوە بە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بیرمان نەچێت ئەو کاتێک کە گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستان جیابەوە کاکبەرە بڕوان پێ بکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە وەزعەیەک هابوون کە هیچ کەسێک حەسوودی پێ نابردن یعنی حەزەکەم زانیاریەکێ باسی بکەم واقعێکی ژەیە هەواڵ مامجلال بەڕەحمەت بێ سەردانی جەنابی سەرۆک مەسعود بەرزانی کردبوو لەو پەڕی زەعیفیا داوای لە سەرۆک کردبوو کە یارمەتیان بە سەرۆک مەسعود بەرزانی بەبێ چەند و چوونێت داوای لە کاک نێچیرەڤان بەرزانی کرد و کە ئەو کاتە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بوو وتوی وازی لێبێن بۆ کاک بەرەم کەواتەم نەمەیە باش ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان پێویستە ئەم جارە گۆڕانکاریی تاو لە هەموو ڕێکەوتنەکان بکەین ناکرێت کاک فەراد ئێمە خاوەنی 45 کورسی بوون خاوەنی زۆری نەبین خاوەنی زۆرینەی دەنگدەر بین حیزبێکی سیاسی کەمی نەبێت بەنیسبەت ئێمەوە گۆڕانکاری بەسەر هاوپەیمانیا دێت ئەم جارە ئەبێ بێت و داواکاریشم ئەبێ ئەو گۆڕانکاریە بکرێت چاکە کاکزانە هێشتا هەر ماوە ینی لەسەر لایەنەکان قسە بکەم ئێستا من وەکو دواپرسیاریش دەڵێم ئەگەر بە کورتیش وەڵام دیت و من سپاست دەکەم ینی لایەنمان هەیە ئێمە پێم گوتی لە سەتا دووی دەنگدەری کوردستانی نییە ینی کەمترە لە سەتا دوو لایەنی تر هەیە ڕەنگە 3 بۆ 4 بۆ 5 لەوە تێی ناپەڕێ هەیەنە دەڵێ بەسە چی بەسە هەیە دەڵێ ڕایان دەگرین چۆن ڕاگرن حەشتی شعبی ڕاگرن لە داگیرکردن ینی داگیرکردنی کەرکووک لەوێ ڕایەنەگرن داگیرکردنی خانەقین لەوێ ڕایەنەگرن تعریب ڕاگرن ئەوی تەڕەڵێ بەسە چی موچەبڕینی خەڵکی کوردستان بەسە لەلایەن عێراقەوە قسە لەسەر ئەمانە چییە کە خۆیان کەمترن وەکو وتم لە سەتا 5 خەڵکی کوردستانیشان لەگەڵ نییە هاتۆتە ناو بانگەشەی هەڵبژاردنیشەوە خۆی حەزەکەم بە پستێک وەڵام بدەم باشە لای منەوانە حیزبی سیاسینی چونکە خاوەنی قەزیە نین جیاوازی ئێمە لەگەڵ ئەوانە ئێمە خاوەنی قەزی و بەرگریکارن لە ئێمە ئەوانە دژایەتی پارتی دەکەن یا دژایەتی هەرێمی کوردستان ئەوان دژایەتی پارتی ئەکەن و بەجیاتی هەرێمی کوردستانی ژەکەن بۆچی ئەوان پارتی لە هەرێمی کوردستان نبین بۆ دژایەتی هەرێمی کوردستانەکە بۆ نایانەوە قوارێ دروستبوون و ینی تەشکیلەی ئەو حیزبە سیاسانە بەدەستی دەرەوە دروست بوون یعنی ئەجەنداەکی جێبەجێکەن هەڵقوڵاوی ناو خەڵکی کوردستانی پارتی دیموکراتی کوردستان لە 46 وەکو زەڕوریە دروست بووە بەس هیچ حیزبێکی سیاسی نییە لە هەرێمی کوردستانە حەزەکەم ئەگەر هەیە جەنابەت بیرم خەیتەوە هیچ حیزبێکی سیاسی نییە کە بە قۆناغە سروشتیەکانە ضرورەتی تاریخی دروستی کردبێ یا لەسەر ئەساسی ئینشقاق دروست بووە یا وڵاتیی ئیقلیمی دەستی یاوەتێ ئیمکانیاتی یاوەتێ دروستی کردووە پارەی یاوەتێ وڵاتیی ئیقلیمی ئەگەر هێزێکی سیاسی دروستکە خۆ بە بەلاش دروستی ناکات حتما لە وەزعیشی ئاوای هەرێمی کوردستانە هەوڵەدا هەرێمی کوردستان دوای خەڵکی کوردستان ئەولایانە باش بناسێت زۆر باشیان ناسێ و پێشم لەم هەڵبژاردنە پێم وایە سزای هەموو ئەولایەنە سیاسیانەدا هەموو ئەولایەنانەدا کە بە ڕۆژە هاتن لەسەر شەقامەکانی شاری سلێمانی خۆپشاندانیانە کرد و بەکاریان ئێنان بۆ مەسلحەتی سیاسی خۆیان بەڵام دوایی ئەگەڕانەوە دەچوونەوە ناو حکومەتەوە داوایان لە پارتی و یەکێتیە کردەوە کە مەنسەبیان بنێ وەزارەتیان بنێ
و خەڵکی کوردستان و خەڵکی شاری سلێمانیان بۆ جۆرە بەکارێنە. زۆر باشە زۆر بەڕێز زانا نوری تۆفیق زانای تۆفیق نووری زانە باشە دەست خۆش تۆ کە دیارە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانیش بوویت گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە بەڵێ بینەرانی بەڕێز ئەم ئاڵلقەیەی ڕۆژمێری هەڵبژاردنیش کە لە سودیۆکانمان لە شاری سلێمانی و پێشکەشمانکردن لێرەدا کۆتایی هات دەمەوێت جارێک کە ئەوە وە بینەرانی بەڕێز بێنمەوە ئێمە پێمان خۆشە بینەرانی بەڕێز ئێوەی خۆشەویست جا چ بە ڤیددیۆ چ بە نامە چ بە وێنە چ بە پرسیار بەشدار بن لەگەڵمان لە بەرنمەی ڕۆژمێری کوردستان ڕۆژمێری هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی پێکەوە بتوانین بەرنمەیەکی چڕوپڕ بەرنمەیەک پێشکەش بکەین تا لە خزمەتی خەڵکدا بێ خەڵک بزانێ کامە ڕاستە کامە چەوتە بە چیتر خۆڵ نەکرێتە چاوی تا دیدارێکی تر تا بە یەگەیشتنەوەیشی نوێ شاد و بەختەوەربن و کوردستانیش هەمیشە ئاوەدان و پارێزراو بێت.